خۆشەویستانی کورسات نی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین بە ناوی خۆم و هاوکارانم سێم ڕۆژی جەژنی قوربانیشتان لێ پیرۆزەکەین بە هیوایەوەین کە هەموو کاتێک لە خۆشی و ئارامیدا بژین و هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستی و ژینگەیەکان بین. لارێمی کوردستان زۆر قسە و باس لەسەر ڕێخستنی کۆمەڵ و کۆمەلگا دەکرێت بە جۆرێکە مامۆستایانی ئاینی توێژەرانی کۆمەڵایەتی و کۆمەڵناسان و هەمویان لە خەمی ئەوەدان کە ئەو کۆمەلگایە بە ڕێگەیەکی ڕاست بگرێت و دوجار کۆمەلگەیەکی پتەوی لێ دروست بێت کە خاوەنی بنیادنانێک بێ بۆ نیشتیمان و نەتەوە. بەڵام زۆر جار لە سۆشیال مدیا گلەیەوە کرێت کە ئەوەندەی گرنگی بە بابەتی تەرفیهی و بابەتی جۆرا و جۆری نابونیاتی ئەدرێت گرنگی بە بابەتە گرنگ و هەستیار و بنیادیەکانی کۆمەلگان نادرێت. ئەمەش بانخواز و ڕاهێنەرە کۆمەڵایەتیەکان و توێژەرانی نیگەران کردووە بە جۆرێک کە نیگەرانن لە ئایندەی داهاتووی تاکەکان کە دوجار کۆمەلگایەکی ناتەندروستی لێ دەکەوێتەوە. ئێستا ئەوەندەی گرنگی بە کۆمەڵێک مۆدل و کۆمەڵێک بابەتی تری تەرفیهی دەدرێت گرنگی بە بابەتە بنیادیەکان نادرێت. ئەم شەو لەگەڵ مامۆستا عومەر مەحموود فەقێ کە یەکێکە لە ڕاهێنەرە کۆمەڵایەتیەکان و هەروە بانخواز و توێژەری کۆمەڵایەتیە یاخود توێژەرێکە گفتوگۆ لەو بارەیەوە ئەکەین. مامۆستا لەو بارەیە هەوڵێکی زۆری هەیە و ئەوێت تاک لەسەر پێی خۆی بوەستێ بۆی دوجار کۆمەلگایەکی بەهێزمان هەبێت. بەسپاسەوە مامۆستا عومەر لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستام کاتت باش، سپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. ئەمەوێت گفتوگۆیەکی ڕاشکاوانە لەسەر ئەم پرسە بکەین. سەرەتا پرسیارەوە بکەم کە بەم جۆرە کارکردنی ئێستا لە خوێندنگاکانەوە بگرە لە سوشال میدیاوە بگرە بۆ بابەتەکانی تر ڕێڕەوی کۆمەلگای کوردی بەرەو کوێ؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. سرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەکەم و تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی کورسات. بەڕێزم ئەوەی ئێستا ئێمە تێدا دەژین دوور لە مەقامی گەورەی خوددا و پەیامەکانی پێغەمبەر و قەولی زانایان و خەمخۆرانی میلەتی کورد و خوێنی شەهیدان و هەموو لایەک ئێمە ئێستا لە جەنگەڵستانێکدا دەژین وەک ئەوەی کە لاقێکمان و پێیەکمان لەسەر مینێکدا بنین بە شێوازێک کە بزانین ئەو لاقا ئەو پێەیە ئەگەر بێت و هەڵی گرین تووشی تەقینەوەیەک دەبین و لاقی خۆمان لەدەست دەدەین. خوێندنگاکانی ئێمە و ژینگەی ئێمە گەیشتۆتە ئاستێک کە بە شێوازێکدا بەڕێیان دەکەین، گەنجەکان بە شێوازێک سەرگەردان دەکەین کە ڕۆژانە یاخود شەوانە ئەگەر سەیرێکی بکەین لە قیمەی قەیران و لووتکەی قەیراندا قەڵەباڵغترین جێ ئێستا کەشەوەکانی شاری هەولێر و سلێمانی خۆیدا تێدا دەبینێتەوە قاوەخانەکان. ئەوانەی مەسەلەن کافتریاکان شوێنێک نابینیەوە کە شوێنی منزڵگەی زانست بێ و شوێنی منزڵگەی دروستکردنی گەنج بێ و بنیادنانی سنتەرێکی خەمخۆری گەنجان بێ و چەند پەرلەمانتارێک بە ناوی گەنجان و چەند ڕێکخراوی چەندین بە ناوی گەنجانەیە هیچی خەمخۆرێک نابینیەوە شەوان بێتن لە خولێکدا بەشداریان پێ بکات، سەرگەردانیان بڕەوێنێتەوە، بە شێوازێک لە ناویاندا بژیت و لە معاناتیان تێبگات. هەمووی بەرەو هەڵدێریان دەبن. سەرەڕای ئەوەش قوتابخانەکانیش هاتۆتە سەر خەمێشی بنکە نەهاتوو کە ئێستا هەموو قۆناغی پۆلی 12 بەشێکی کەمیان کە دەتوانم چەند گەنجێک دەستنیشان بکەم کە لەو چەند ڕۆژەدا بە تەواوی تووشی نەخۆشی دەرونی بوون و یەکێکیان هەر شێت بۆ لە شاری هەولێر. تەنانەت ئێستا ناوی هەویەکەشی لەبەرکە و بۆ قۆناغی پۆلی 12 ناتوانێت بسەستە قۆناغی پۆلی 12 و ناتوانانی بەشداری تاقیکردنەوەکانیش بکە لەبەر ئەو هەموو سەرگەردانی و ئەو هەموو سترێسی کە لە دەوروبەریدا کۆبووتەوە. جا ئێمە بۆ وڵی کورتترین وەڵامی جەنابەت دەمەوە ناتوانین سیستەمێک فراهەم بکەین، ژینگەیەک دروست بکەین کە گەنج تێیدا دەرونی ئاشنابێ. بە تەواوی ئێمە هەموو قووەتی ملت لەسەر هێزی کۆمەلگەی گەنجەکانێتی، بەڵام ئێمە گەنجەکانمان دەرون شێواون لەبەر هەندێک هیچ ئاسوودەیەک هیچ ئایندەیەکی ڕوون بەرەو ڕوومان ڕوون نییە و دیار نییە. بەڵێ بەڕێز مامۆستا عومەر وێنایەکت دروست کرد، وێنەیەکت لای من دروست کرد کە ئێمە قاچمان لەسەر مینێک داناوە، قاچ هەڵگرین قاچمان بەشێک لە قاچمانە بات مەسەلەن. بۆ وا وێنای پێگەیاندنی تاچی کوردیان کۆمەلگای کوردی ئەەکەیت؟ لە چیەوە گەیشتوتە ئەوە بەڕێستان؟ بەڵێ من یەکشت بە برای بەڕێزی خۆم دەڵێم کاکەزانە ئەو مینەی کە باسی لێوە دەکەم خودی سیستەمی پەروەردەیە. سیستەمی پەروەردە تقریبا توێژینەوەی زۆر قوڵم بە دواوە کردووە، بەڵام ئەگەر خوا تەمەنم بدا
خواتەمەنم بدا قوتابخانەیەکی نمونەی لە کوردستاندا دروست دەکەم بەو شێوازەی کە خۆمان دەمانەوێت گەنجی تێدا دروست بکەین و بە پلانێکی استراتیژیکە پێدا دەڕات بە ماستەر پلانێک نزیکە 36 ساڵ دەخایەنێت لە ئەوەی گەنجێک لە مناڵیەوە لە قۆناغی سەرەتایی و دروست بکەین هەتا قۆناغی زانکۆکان. ئەو مینێکە باسی لێوە دەکەم بریتە لە خودی پرۆگرام و پروپاگەندەی مەنهەجی پەروەردە. بۆ نمونە بۆچی قوتابیەک ئێستا وا ئەمە نزیک دەبینەوە لە ئەو هەموو گەنجێکە چەند هەزار گەنجین دەبینی لە پۆلی 12 بەشداری تاقیکردنەوەکان دەکەن. من بچووکترین نمونەی حاڵی حازرە بۆ جەنابەت دێهێنمەوە کە ئەو مینە باز دەست دەکا. ئەو مینە بریتە لەو سیستەمی پەروەردەیە کە قوتابیەک بە بەتاڵی پێشکەشی کۆمەلگە دەکا. ئەو مینە بریتێ لە سیستەمێک کە گەنجێک 4 ساڵی قۆناغی زانکۆی پێتەواو دەکا و گەنجێکی بەتاڵ فراهەم دەکا. ئەو مینە بریتێ لە گەنجێک کە ئەگەر بێت و ئەو باوکە ئەو دایکە نەتوانی بە بژێوی ژانی خۆی ڕابگا گەنجەکەشی لە جیاتی ببێتە مایەی هێز و توانا و ناو بژێ و پەیداکردن دەبێتە مایە نەهامەتی دائیمەن شەڕ و جێژەلوکە لەو قۆناغا لەنا ئەو خێزانەشدا ڕوودەدا. بۆچی وای لێبێت قۆناغی پۆلی 12 ببێتە سیستەمێک کە یەکلاکەرەوە بێت لە کوردستان و تاکە فلتەریشە لە کۆتاییدا ئێمە بتوانین کەسێک کە دەبێتە مدیرعام بەڕێوەبەری گشتی کە دەبێتە وەزیر کە دەبێتە فلان کە دەبێتە هەر شوێنێک و هەر پۆستێک و مەنزڵگایەک بێ ئاخر فلتەر کەلێکی بکەینەوە متمانەدار بێ قۆناغی پۆلی 12ە. بەڵام بۆچی قوتابیەک 11 ساڵ و 8 مانگ بخوێنێ لە کۆتاییدا تووشی نەخۆشیێک بێت یاکو باوکیی وەفات بکە یاخو داچی لەدەست بدا و ئەزیزێکی لەدەست بدا وای لێبێ نەتوانی لە 8 ڕۆژی ژیانیدا بەشداری بکات و تەواوی تەمەنی شێلوو بێت و شێوا بێت. بۆچی فلتەرێک دابدرێت بەو شێوازەی دەرونی کۆمەلگایەک پێش ئەوەی قۆناغی پۆلی 12 بێ مرۆڤ تووشی نەخۆشی دەرونی بێ. بۆچی قوتابیان بە شێوازێکی دڵە ڕاوکێ بژین. بۆچی گەنجان ئەگەر لە دەرەوەی قوتابخانەکان و فێرخواکە خوێندنگاکانیش بن بۆچی بە شێوەیەکی ترس لە ژیاندا بژین. من ئەو مینێ باسی لێوە دەکەم ترسە لە ناخی ئەو گەنجانەی کە لە نێوان کۆمەلگای ئێمەدا دەژین. خۆشیان نازانن بۆ سەرگاردن هەموو تووشی خام بوون هەموو تووشی چێژە و لوکە بوون. تەنانەت من یەک نمونەی بچووک بۆ برای بەڕێزم دێنمەوە بەڵێ توێژینەوەی کرا لەو ئاخیرانە لە شارێکی ئەمریکا کە لاسڤیگاس لەگەڵ نیویۆرک بە تایبەتی نیویۆرک کە ئەحمەد شقێریش باسی لێوە دەکات لە بەرنامەی خەواتر کە خۆی تێدا شاهد حاڵ بوو دەلێ ئەو گەنجانە و ئەو وڵاتی کە دەبینی گەنجەکانی سەردێ شێواون زۆر مەشاکیل و زۆر مەسەلەن تاوان تێدا ڕووی دەدا. هەستان توێژینەوەی چیان کرد گەیشتنە بیردۆزێک ناوێنێنە بروکن ويندو ثيوري واتە يعني النظرية النافذة المكسرة واتە بیردۆزی پەنجەرەی شکاو. گەیشتنە قەناعەت توێژەران کە چۆن بتوانین تاوان و مەشاکیل و کێشە لە ناو کۆمەلگا کەمکەینەوە. ئەویش پێداهاتن لە هەموو پەنجەرەیەکی شکاو لە نێوان مەسەلەن سەبوەیەکان کە قیتاری ناوە لە نێوان خەتەکانی گشتی کە مەسەلەن لە لای مەپێدرێن 6 مەتری و 100 مەتری و 120 هەر شێوازێک کە وێنای چاوی ئینسان دەکەوێتە سەری و ژینگەی شێواندووە بە شکایی بە پیسی بە زبل بەدار بەبەر هەر شتێک کە شێواوە لە ژینگەدا هەستان ئەو شێوانەیان چا کردەوە ئەو شکانیان چا کردەوە ئەو سبغە پیسیان چا کردەوە ئەو شەقامەیان خاوێن کردەوە تەنانەت وێنەیەکی جوانی دروستیان پێشکەش بە چاوی کۆمەلگەکەی خۆیان کرد بینیان لە 165 تاوانەکان بەرەو کەمی دەڕوە. واتە یەک لەو بیردۆزانەی کە بە ئەگەرێکی دروستەوە تێدا سەرکەوتوو بوون ئەوەیە کە بتوانن ژینگەیەکی دروست فراهم بکەن لە تاکەکانی کۆمەلگایان. بەڵام ئەوەی ئێمە تێدا دەژین سبحان الله بێزگە لەو گەرمایە کە خوا وەک ڕزقێک دایتە عێراق و کوردستان بێزگەلەوەی کە مەسەلەن چەندین نەهامەتی و ئیتر دەبینی بە قەیرانی نەفت و بە قەیرانی دەسەڵات و بە قەیرانی کورسی و بە قەیرانی کارەبا و ئێستاوە ڕۆژی جەژنە شاری هەولێر و چەندین گەڕک لە شاری هەولێر تووشی قەیرانی ئاو بووینە کابرا لە جاتی پێشوازی لە میوانەکانی خۆی بکە چاوەڕە دەکا پێشوازی لە ئاو بکە. بۆچی ئێمە لە سەدەی 21دا فکر لەوانە بکەینەوە کە ئەوانە پێدرێن العناصر الأساسية للإنسان يعني ئەوانە بژێوی سەرەتاین بۆ مرۆڤ ئەوانە دەبێنە کێشەیەک کە شێلوو بکرێ ژینگەکەمان لەوەی ئینسان نەتوانی کۆنتترۆلی ئەو تاوانانش بکە بە گەورە بچووکیدا کۆنتترۆلی بکە. بەڵێ مامۆستا باسی ئەوەت کرد کە گەنجەکانمان یەک دنیا سترێسیان لە دەور کۆبۆتەوە کاتێک هەنگاو دەنێن بە سترێسی هەنگاو دەنێن بە ترسەوە هەنگاو دەنێن. ئەم سترێسیانە چین کە لە دەوری هەر تاکێکی کووردا کۆبۆتەوە کە دوجار بەڕێز دوێنایەکی جوانت کرد کەوتت گەنجێکی بەتاڵ یان مەسەلەن دەرچوێکی زانکۆی بەتاڵ تۆ پێشکەشی کۆمەلگا دەکەیت. بەڵێ قوربان یەکەم جار ئەوەی دەیبینین یەک لەو سترێسدانە و یەک لەو نەهامەتیانەی کە تووشی ئەو تاکانە بووە بریتێ لەوەی کە 4 ساڵی قۆناغی زانکۆ تاوا دەکات هیچ ئەمەلێک نییە لە پلانی استراتیژی حکوومەتێکدا کە بتوانێت دای بمەزرێنێ. پاشان حکوومەت کە دەوێت دای بمەزرێن نازانی لەسەر چ ئەساسیات و چ فلتەرێک و چ پێداویستێک ئەو گەنجەدا بمەزرێنێ. لە هەموو وڵاتانی جیان من خۆم وەک مامۆستایە کە دامەزرام لە حکوومەت هێرێم
لە 21 پێنجی 2012 دامەزرام ئەو ڕۆژەی من تێیدا دامەزرام و پێدرێن مباشرە کە بڕوان ئەوەی ڕاستە خۆم تەوقیع کردو کە من یەکەم ڕۆژە دەوام دەکەم لە وەک فەرمانبەرێک لە کاتێکدا من دامەزراوم لە کۆتا ڕۆژی قۆناغی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵە واتە هەرچی بەرنمەیە لە ژیانی ئینساندا نابی مامۆستا لەو کات و ساتەدا بمەزرێ دائیمەن مامۆستا لە مانجینۆ لە مانجی هەشدا دەمەزرێت بۆ ئەوی مانجینۆ یەکەو سەر بتوانێت بستە سەر سیستەمێکی نوێ شتەکان بەبێ پلان دەڕوا بە تایبەتیش ئەو کەسانەی لە شوێنی شیا و دانراون کەسی شیاونین لە پسپۆڕی خۆیان ئێمە هەتا نەکەین بەو ئاستەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئیذا وسیدە الأمر إلى غير أهله فانتظر الساعة ئێمە لە قیامەتێکدا دەژین کە فعلا خۆی لە خۆیدا قیامەتمان بە چاوی خۆمان بینیوە پێش ئەوەی نەفخی سوور لێ بدرێ بۆ لەبەرەوەی هەموو کەسە شیاوەکان لە شوێنی شیاوی خۆیان دانەدراون بەڵکو کەسانی نەشیا و لە شوێنی شیاوتر دانراوە کە ئێستا ژینگەکە تێک چووە بە تایبەتیش یەک لەو گەنجانەی کە دەیەوێت قۆناغی زانکۆ تەواو بکات خێزان پێک بێنێ هیچ داهاتێکی نییە بە تایبەتی ئەو کەسانەی کە مەسەلەن بۆ نمونە دەچن کاسبی دەکەن بڕوانامەیان نییە کاکم لەبەر بڕوانامەکەی ڕەفزی دەداتێ یاخود خێزان و خانەوادەی کچەکە پێک نایەن لەسەر ئەوەی کە کوڕەکە کاسبە یعنی ئەگەر بەدوو نان و بژێ بکەوێت بڕوانامە لە دەستدا ئەگەر بەدوو بڕوانامە بکەوێت گەنجێکی بەتاڵی لێ بەرام دێت ئەو کاتی بژێوی ژیانی دروست ناکە ئێمە ناتوانین پلانێک دانین ڕێکخراوێکی دروست بکەین بۆی بتوانین بەو گەنجە بڵین وەرە هێز و توانای خۆت لەو پسپۆڕی خۆت لەو بوارەدا سەرفکە من زەمان و گەرنتیوە دەکەم مامۆستا ببوورە ئێمە لەو لە هەرێمی کوردستان چۆنی ئەتوانین تاکێک بنیاد بنین لە خوێندنگاوە بۆ گەنجێکە تەنانەت ناشخوێنێت تاکێک بنیاد بین کە تاکێک بێ لەسەر پێی خۆوەستاو بێ تاکێکی بەهێز بێ تاکێک بێ چاوی لە گۆڕانکاری بێ لە خزمەت بێ بە شێوازێکی سلمی نەوەک بە شێوازێک کە مەسەلەن نیگەرانی و ئاژاوە و بریندارکردنی یەکتری تێدا بێت چۆن دەتوانین ئەو تاکە دروست بکەین کاکە زاناجیان گرنگترین عناصر گرنگترین پرینسیپ ئەوەی بتوانین کاری لەسەردا بکەین ئەوەیە پرۆگرامی خوێندن بە دروستی داڕێژینەوە بۆ نمونە لە هیچ قۆناغێکی پۆلی یەکی سەرەتایی تا قۆناغی پۆلی 12 و بگرە زانکۆکانی شتەیدا نیە ئەمە بتوانین مەهارات حیات بخوێنین واتە کارامەی ژیان بخوێنین لە یەک قۆناغ لە قۆناغەکانی ئەو حکومەتە و سیستەمە گەورە و گرانەدا نابینەوە کە چۆن گەنجێک فراهم بکەی و وای لێ بکەی بتوانانی لەسەر پێکانی خۆیدا بوەستێ ئێمە بەس زانیاری لە مێشک و دەرونی قوتابیەکان دەکەین و فێرخوازان دەکەین تەنانەت لە کۆتاییشدا وەک ئەوەی ئەنیشتاین قسێکی جوانی لێ دەڵێ بڕوانامە دەتوانی کارێکت بۆ بەدەستبێنی و کارێک بە چنگ بگەینی بەڵام ناتوانێت عقلت پێ ببەخشێ ناتوانێت ڕۆشنبیرت پێ ببەخشێ ئێمە لەو هەموو قۆناغەدا تێپەڕدەبین نزیکەی 55-60 کتێب دەخوێنین تا دەگەینە قۆناغی زانکۆکان و تەواویان دەکەین بەڵام لە کۆتاییدا ڕۆشنبیری کیچ تاکێک نابینەوە کە 4 ساڵان قۆناغی پۆلی ئینگلیزی تەواو دەکا زمانی ئینگلیزی تەواو دەکە ناتوانێت 3 دقە بە زمانی ئینگلیزی قسە بکە کە قۆناغی عەرەبی تەواو دەکات 4 ساڵی زانکۆ لە قسمی عەرەبی دەخوێنێتەوە ناتوانێت داڕشتنێک ئینشایەکی دروست بە زمانی نەحوو سەرفی خۆی بە دروستی بخوێنێ و بنووسێ هۆکارەکەی چیە لەبەر ئەوەی هیچ شتێک لە ژیاندا نەبووە بەڵام وەڵامەکەی بۆ جەنابەت ئەوەیە کە لەبڕی ئەوەدا چ بکەین من بم سیستەمێک دادڕێژم یەک لەوانە وەک ئەوەی کە یابان کاری لەسەر کرد لە پۆلی یەکی سەرەتایی تا پۆلی نۆی سەرەتایی وانەیەکی دانەوە بە ناوی ئێفیکس واتە ئەخلاق واتە ڕەوشت بۆ هیچ مرۆڤێک نییە لە یەکی سەرەتایی هەتا نۆی سەرەتایی کە ژیان دروستی دەکا و پێ ڕادەگەینێ و کارامەی ژیانی فێر دەکات چۆن مامەڵە لەگەڵ گەورەکاندا بکە چۆن مامەڵە لەگەڵ سروشدا بکە تەنانەت دوانەیەکی تایبەتیان هەیە چۆن بتوانی سروشتی دەوروبەری ماڵەکەت جوانتر بکەیت واتە وەزیری یابان لە شقامێکدا شقامێکی گشتیدا سەردان دەکات و دەبینی قوتابیەک خەریکی لێکردنەوە قرتاندنی گوڵێکە لە شقامی گشتی بە شوفێرەکە دەلێ بوەستە لێرە تەمەشای جەنتە و کتێبەکانی پشتی دەکات دەزانی قوتابیە دەستە پێشی و سڵاوی لەچی لێ دەکا کە ئەوان دەلێ نیهاو یعنی سڵاو پاشان پێی دەڵێ ئەو گوڵت لۆ قرتاند دەلێ وەڵی شتێکی جوان بوو حەزم لێ بوو لۆ خۆم لەسەر شانمی دانێم و یاخو لە ناو کتێبەکەمی دانێم و دەچمە قوتابخانە ڕێوڕێ وەزیری دەسەڵاتی یابان دەگەڕێتەوە ناو وەزارەتەکەی خۆی بۆ ئەوەی ئیستیقالەیەک تەقدیمی سەرەوەی خۆی بکە کە دەست لە کار بچێشێتەوە بەهۆی نەیتوانی و مامۆستایەک پەروەردە بکە کە قوتابیەک پەروەردە بکە سروشتی یابانی خۆش بێ ئێمە خەمخۆرنین بەو ڕەهەندەی کە بتوانین گەنج دروست بکەین لە مەنهەجەکانی خوێندنداندا هێندەی جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کەسایەتیەکی حزبی لێ بەرهەم بێت یاخود لە ئاخر توێژینەوەکان کە دکتۆر تارق سویدان باز دەکات لە خەلیج ئەنجام درایە بەڵێ تەنانەت پۆلەکانیش وایان لێ کردووە هەر قوتابیەک کە لە ژیانیدا لە پێش ئەوەی
پۆلەکان واتە لە ڕیز یەکەم و دووەم و سێمی پۆلەکاندا لە ڕحلەی پێشەوە سەیری مامۆستای کردی بەس زەبەر بە زمانی عشاعری کوردی خۆماندا لە ڕحلەی پێشەوە دانیشی یەکەم و دووەم و سێم ڕحلە ئەو کەسانە ئەو کەسەی لە یەکەم و دووەم و سێم ڕحلە دانیشتیا لە ژیانیاندا کەسانێکیان لە دەردەچێت کەسایەتەکان حەزی لە فێربوونی زانست و علمە ئیتریان دەبتە عالیمیان دەبتە مامۆستای زانکۆیان دەبتە فڵانیان دەبتە فڵان دەبتە بوارێک کە حەزی لە علم بێت ئەوانەی لە پاش ڕحلەی سێم و چارەم و پێنجەم دادەنیشن دائیمەن کەسانی کاسیبیان لێ بەرهەمدێەوە بە توێژینەوە سلمێنراوە واتە خەڵکی خەریکی کاسیبی ئەو زۆرە کەسانی کە ئێستا خەریکی کاسیبین پێشتر لە ژیانیاندا زۆربیان لەو ڕحلانە دانیشتون گوتیان ئەدی ئەو کەسانەی کە لە دواوەی پۆلەکان دادەنیشتن گوتی زۆربیان بوونە مەسئول و بوونە لێپرسراوە بوونە قادە واتە لۆ ئەو ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان بەڵێ بێگومان من باز لە زۆنی خۆم دەکەم باز لە دەوروبەری خۆم دەکەم بەڵکو کارە ساتەکە ئەوەی لە زمانی ئێمەدا لە پشتەوە دادەنیشت دائیمەن کەسانی جێ لە شێوێن و دائیمەن کەسانی خراپبوون لەبەر هەندێک ئێمە ئەو کەسانە ناتوانین پەروەردە بکەین بە پەروەردەیەکی دروست پێویستە پێداچوونەوە بە تایبەت بکرێ لە قۆناغی یەکی سەرەتایی هەتاکو قۆناغی پۆلی 12 و کەسانی خەمخۆری پەروەردەیی بێنە ناو کەسی پەروەردە ئێمە هەتاکو ئێستا هەر باز لە وەزارەتی پەروەردە دەکەین هەر بەس فێرکردن ئەنجام دەدەین بەڵام نانی پەروەردە دەخۆین باز لە پەروەردە دەکەین بەڵام هەموو کردارمان باز لە فێرکردن دەکا پەروەردە بوونی نەماوە لە ناو وەزارەتی پەروەردە من شاید حاڵی سەدان گەنجی سەرڕۆم کە تێیدا تووشی تلیاک تووشی مادەی هۆشبەر تووشی جگەرە تووشی کوحول تەنانەت لە هەندێک قوتابخانەی ناحکومی ئەو هەولێرە بە تایبەتی قوتابی لەگەڵ مامۆستادا پێکەوە مەشروبات دەخۆنەوە یعنی ئەمە پێدەن کوحول لە ناو شوشەی بۆن لە ناو هەندێک قوتابخانەی ئالی مەشروبات دەچێتە ناو هەندێک قوتابخانە جگەرە نێرگلە لەگەڵ مامۆستادا دەچێشرێ یعنی شتی وا سەیر و سەمەرە لە دنیادا لە احترام نەمایە هەروەکو لە یابان مەسەلە دەلێ ئەگەر ویستت بەرامبەر مامۆستاد ڕاوەستی هەفت شەقاو لێ دوور بەلەوەی نەتوانی ئەگەر سەری شت دۆهینا خوارش سەری میهرەبانی و ڕێزت بۆ دانوان بتوانی بەسەر سێبەرەکەشی نەکەوی لە سێبەرەکەشی بتوانی ڕێز وەرگری بەڵێ باشە مامۆستا یەکێکی تر لەوانە ئێمە پێشتر زۆر جار باز لەوەکەین کە دەستەواژەکە جیلی ئاڵتونی مەسەلەن لە ناو خانەوادەکاندا کولتوری کوردەواری تێکەڵ بە ئاینی پیرۆزی ئیسلام بەیەکەوە مەسەلەن دەمز بوو خەڵکی جوانی بەرهەمێنە خەڵکی قیادی بەرهەمێنە قیادی مەبەست نییە لە حزب سیاسیەکان بێ بەڵکو قیادی کۆمەلگا بێ قیادی ناو مەکتەب بێ قیادی ناو بازار بێ ئەوانەی بەرهەمێنە ئێستا ئەم قیەم و ئەوانە بۆ کاڵبۆتەوە بەڵێ پرسیارێکی جوانە من دەتوانم بیگەڕێنەوە بۆ دوو هۆکار کاکزانە بەڵێجا یەکەشان ئەوەیە کە پێشتر مامۆستایانی ئاینی تاکە شخصیات و کاریزما و کارێکتەر بوون لەسەر مینبەرەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو ڕاگەیاندکاری ئەو سەردەمیش بوون بەڵکو باوان و باوانی ئێمە و باپیرانی ئێمە کە لە کوردەواریدا ڕەمزی شەڕەف و جەمەدانی و جەمانە و مەندیل و ئەوانە هەموو ڕەمزی شەڕەف و ڕەمزی کەرامەتی ئینسان و گەورەی دەنوان بەڵکو ئێستا ببینە بۆ نمونە ستافێک پەیدابوونە دێن تەمسیلی ملەتی کورد دەکەن بۆنەوەی ئێستا خۆیان لە تەمەنی جیلی ئاڵتونین بەڵام لە ئاڵتونەکانین بەڵکو لە زبر و زەوەنی پاشماوەی ئاڵتونەکانن کە ماوەنەتەوە کارێکتەر دەکەن بۆ جیلی ئێستا چۆن دەی تەمەشای تەمسیلێک دەکەین لە کوردەواری کابرا جلێکی کوردی لە بەکردیا جلێکی کوردی لە بەرکردووە کە ئەو جلە کوردیە ڕەمزی سەقافەت و گەورەی باب و باپیرانی ئێمەیە کە شانازی پێوە دەکەین بەڵام دێنمایش دەکا بۆ جیلێکی ئەمڕۆ کە لە ساڵی 2002 3 و 4 و 5ەوە منداڵەکانی ئەو سەردەما لە سەدەی 21 پاش ساڵی 2002 سیر دەکەن سەیری ئەو کارێکتەرە دەکەن ئەو نمایشکارە دەکەن ئەو کۆمیدیایە دەکەن کە لە ئەسڵدادا تراژیدیایە ئەوە مەلهاد نییە مەساتە کە دێ دەبینێ کابراایەک دێت پشبێندی کوردەواری بە شێوازێک بەستاوە لەسەر ناوچیەوە هەتا کوسەری سنجی بلوسەکەی نەوەعێکە و شەڕواڵەکەی عکسی ڕەنجی کورتانەکەیەتی بە شێوازێک زیلی کوردی کە لەبەر دەکات و هەموو جەمەدانەکەی بە شێوازێک بەستاوە بەس ئەوەی کۆمیدیایەک پێشکەشی کۆمەڵگەکەی بکە بەڵام تێناگە لە عەقلی لاوەعی ئەو منداڵە بەڵێ تێناگە عەقلی لاوەعی ئەو منداڵە عەقلی لاشعوری ئەو منداڵە وا پرۆگرام دەکرێت کە هەر کەسێک بێتە سەر ستەیج و نمایش بە ملەتی کورد بکاو جلی کوردی لەبەردابێت واتای ئەوە دەگەینی دوور لە مەقامی زانایان و ئینسانی بە شەڕەف و مەرد ئەوە کەسێکە کە هیچ عەقلی نییە و کەسێکی غەریب حاڵە و کەسێکی نەزان و نەفامە و دەشتە چییە و ئەو وێنانە ڕەبت و نزیکی ئەو کەسایەتیانە دەکەن کە کەسێکی جاهیلە لە نمایشەکانی خۆیاندا کەچی عکسی واقع ئەوەیە کە ئەوە جلی کوردی لەبەردەکە کەسێکی بە شەڕەف و تێگەیشت و سۆزی لۆ میلەتەکەی هەیە و هاونیشتیمان سۆزە و کەسێکە حبی وەتەنی لە دڵە و بە خۆی فدا دەکاتن لەسەر ئەو نیشتمانە
بەڵام ئێمە هیچ فلترێکمانە نە لە وەزارەتی ڕۆشنبیر لە ڕاگەیاندنەکان نە لە وەزارەتی ئەوقاف بۆ مەلایەکان دێن ئەو مەلایە ئەگەر بە پرۆگرام و ئەجندای حزبێک دابوزولێتەوە لە مەسلحەتی خۆی بێ خۆیان لێکرد دەکەن ئەوەی کە بێت و یەک شقاو لە ئەنجێدایەکەی خەتەریا دروست بکات لای دەدەن ئێمە ئەوەندەی جەخت لە سەربوونی حزبایەتی دەکەینەوە ئەوەندە جەخت لەسەر دروستکردنی تاکێکی تەندروست ناکەینەوە هەرچێ دێتە سەردەسەڵات جاری وایە چێ دەوێت ڕازیکە ئایا مەلایەکان چەند کەس لەگەرینە محامیەکان و پارێزگاکان چەند کەس لەگەرینە هاو نیشتیمانیەکان چۆن ڕابچێشێ سۆز و عەتفیان ڕاکێشێ کاکە میلەت بەو شێوازە دروست ناکرێت تاچی میلەت ئەگەر بێت و تاکەچی تەندروست بەرهەم نینی خێزانی تەندروست بەرهەم نایە ئەگەر لە ناو کۆمەلگایەکدا خێزانی تەندروست بەرهەم نێ کۆمەلگایەکی تەندروست بەرهەم نایە ئەگەر کۆمەلگایەکی تەندروست بەرهەم نێت و نەخوێندەوارێک بەرهەم بێت و زۆر ئاسان دەتوانن وڵات داگیر بکرێت هەروەکو لە ساڵی 1946 لە سەرسڵیان پرسی کە ڕئیس وزرای بریتانیای بوو گوتیان لۆ ناچی نەمسای داگیرکە لە پاڵتانە لۆ دەچی وڵاتێکی واوا داگیر دەکەی کە زۆر دوورە لێتان گوتی کاکە تاکەکانی کۆمەلگەی نەمسا کەسی خوێندەوار و ڕۆشنبیرن مامەڵەکردن لەگەر ئەو تاکانە کارەساتە ناتوانانی وڵاتی داگیر بکەی لەبەرەوەی عەقڵی پڕە بە زانست و معریفەت و علم و تێگەیشتن بەڵام وڵاتێک کە علم و زانستی فرامۆش کرد زۆر ئاسانە تێیدا بتوانی دەسەڵات بگرێ دەست و تاکەکانی وەک لە وەرگایەک دوور لە مەقامی هەموو میلەتێک بتوانی بەڕێوە ببێت بەڵێ یەکێکی تر لە دەردەکوشندەکان مامۆستا عومەریانی سوۆشیال میدیایە لە سوۆشیال میدیا لە هەموو دنیادا بۆ زانیاری گواستنەوە و زانیاری بەخشینە کە بەڕێزت لە لاپەڕەکەی خۆت ئەوە دەکەی بە دەستخۆشیەوە بەڵام لێرە بۆ بە جۆرێکی تر مەسەلەن سوۆشیال میدیا هەر فەیسبوک نا مەسەلەن سناپ چاتە مەسەلەن ئینستاگرامە مەسەلەن ئەوانی ترە بۆ بە شوێنێک بۆ عرضکردن و تێکشکاندنی تاچی کۆمەلگا لە نمایشکردنی جلوبەرێک لە نمایشکردنی ئۆتۆمۆبیل لە نمایشکردنی خواردن ئەمانە چاچەند کاریگەریان هەبوو لەسەر تێکدانی دەرونی تاکێکی تەندروست یان دەرونی تاک بەڵێ من مفتینیم بەڵام ئەوەی باسی لێوە دەکەم بە ئەندازەی فتوایەکەوە قسەی لێ دەکەم بەڵام مفتینیم و فتوواری نەگیرێ یەکەمین شت خودا لەسەر سەرما و خودا شایەدا هەر کەسێک کە خودا خەڵقی کردو سبحانەه وتعالى دوو مەلایکەتی لەسەر شانی داناوە یەکەچان لە لای ڕاست بە ناوی ڕەقیب یەکەچان لە لای چەپ بە ناوی عەتید ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد خواد فرميت هرتسي نطق بيتا لدوي مرۆڤ دا دەردێت إلا يان رقيب دەینووسێت یان عتید وات ئەگەر باش بی لای ڕاست دەینووسێ ئەگەر خراپی لای چەپ دەینووسێ لە ئیبن عەباسیان پرسی لەبارەی تەفسیری و ئاەتەوە فەرمووی هەناسە وەرگرتنی ئینسان کە پێی دەگوترێت شەهیق و زەفیر واتە بەو شێوازەیە کە ئینسان هەناسە هەڵدەمژێت و دەداتەوە تەنانەت دوو فریشتەکەی سەرشانی ئەو تاکە هەناسەکانیشی دەنووسن ئەگەر بە مەبەست ئەنجامی دابێ ئێمە ئەگەر بێت و دوو چاودێری هێندە سڕ و پڕمان لەسەر سەر بێ و بێزگە لە خودای ڕەب العالەمین کە ڕەقیبە یەک گوناه ببێتە مایەی بڵاوکردنەوە لە سوۆشیال میدیا ئەگەر بە عەرزکردنی جەستە بێ ئەگەر بە عەرزکردنی جی کلاسێک بێ بە ئەوەی حەسوودی و پۆزێکی پێ بێتە سەر کەسێک بێت لەسەر نمایش و حەسوودی لێدا لۆسە کەسی بەرامبەر ئەگەر بێت و یەک میسقالە زەڕە کیبر لوودبەرزی تێدا بێ بۆ کەسی بەرامبەر ئەگەر خۆ نمایشکردن و عەرزی تێدا بێ بۆەوەی سەرنجی چەند کەسێک ڕاکێشی و تووشی تاوان و گوناحیان بکا بە تایبەتی گەنج هەمووی لە ڕۆژی قیامەتێ لەو تاوانەدا بەشدارە و هەمووشی لەسەر حسێبە تەنانەت خودای گەورە ئەو جۆرە کەسایەتیانەی کە جەستەیان بەکاردەین و واو بە شێوازێک ناگاتە سەری ئەخیری خوای گەورە ڕیسوای دنیایان دەکات پێش ئەوەی بگاتە مەنزڵگەی قیامەت لەبەر هەندێک سوۆشیال میدیا گەورەترین نیعمەتی سەرگۆی زەویە خوای گەورە بە مرۆڤایەتی بەخشیوە من ئاشناتان دەکەم و دڵنیاتان دەکەم ئێستاکە ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مابا لە ژیان ئەو محەممەد الموستەفایە مابا لە ژیان یەکسەر پەیجێکی دادەناو بەڵکو سپۆنسەریشی بۆ دەکرد بەس بۆ ئەوی پەیامی خوای گەورە بگەینێ عقلێکی زۆر جوانە لە حەدیثێکدا بۆمان وارد کراوە لە ئەسەر داهاتوە دەفەرمێ خودوا ما فی عقولهم واتركوا ما فی نفوسهم دەفەرمێ لەگەڵ هەڵ کەسێکدا مامەڵەتان کرد ئەگەر جوو بوو ئەگەر زیناکەر بوو ئەگەر یەهودی بوو ئەگەر نەسڕانی بوو هەر دین و دیانەتێکی بوو هەر تەبیعاتێکی بوو ئەگەر عقلی پێ بوو علمێکی پێ بوو ئێوەی مسلمان بەلای علمەکەدا وەریگرن و سوودی لێ ببینن نەفس و خراپەکاریەکانیان بۆ خۆیان جێهێڵن لە مدیری تیکتۆکیان پرسی شکایەتیان لێکرا لە چەند دەوڵەتێک وەچی هیندستان و عێراق و فلان و فلان کە مەمنوع بکرێت تیکتۆک ببینێ گوتی کاکە ئێمە تیکتۆکمان داناوە داتامان کردووە فلتەرمان کردووە سیر دەکەین زۆرترین زانیاری لە تیکتۆک بڵاو دەکرێتەوە کە پەیامێکی کورت و پوختە بەڵام دەوڵەتی عەرەبی بەعام ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بۆ کاری هەوەسبازی و دوور لە مەقامی بینانە بیسەران تەنها بۆ کاسی ئۆرگانیزم و تەنها بۆ کاسی سیکسی و تەنها بۆ ڕووتی و تەنها بۆ قوتی و خراپەکاری سیر دەکرێت ئەوانن سەیری خراپەکاریەکان دەکەن ئەگەنە هەزاران شتی باشتری تێدایە
قوربان مرۆڤ لە چ نەقسانی هەبێ هەربیر لەو دەکاتەوە لە چ نقصانی هەبێت لە مەجلیسەکاندا هەرباز لەو دەکات کەواتە ئێمە هەتا نەقسی عەقڵ و بیرکردنەوەمان هەبێ نەتوانین ژیانی خۆمان بەرنامە ڕێژکەین و بگۆڕین هەر چاوەڕێ دەوروبەرمان دەبین دەوروبەریشمان هەر وەک ئێمەیە ئێمەش ئاوێنەی ئەو دەوروبەرین دەوروبەریش هەر ئاوێنەی ئێمەیە لە چه حاڵەتێکدا عەرەب دەڵێ مەتا یەبلوغ البنیان یومەن تەمامە ئیذا ئەنتە تەبنیه وغەیرک یەدومو من و کاکزانە لە بەرنامەیەکدا باز لە دروستکردنی کۆمەلگا و تاک دەکەین بەڵام ئێستا لەو کات و سادەدا دەیان بەرنامەیە لەنا ئەو کەناڵە کوردەواریانە کە هەر ڕووخێنەرن لەسەر تاک هەم ڕووخێنەرن لەسەر دەرونی ئینسان هەم ڕووخێنەرن لەسەر دەرونی قەیران هەموو ئەخبارەکان سیر کەواڵەکان سیر کە یەک ئەخباری باش نابیستی بڵێ کاکە ئەوڕۆ دوو کەس لەدایک بوو لە ویلادەی ئەخەر لەدایک بوونی مرۆڤ ئاماژە بەوە دەکات کە خودای گەورە هێشتا هیوای بە مرۆڤ ماوە چاکسازی لەسەر گۆی زەویدا بکە ئەو خەبەرە ئەگەر بچووکترین خەبەر بێ ڕۆژانە هەیە کەس نابینی لە هیچ کەناڵی بگوازێتەوە بەڵام سیر کە دەڵێ ئەوڕۆ سێ کەس لە بەغدایە مرد دوو کەس لەولایە دەعمی کرد سێ کەس لەولایە کوژرا بابە کوڕی کوشت دوو کەس سوتا بابەکەش سوتا بابەکەش یعنی ئەو هەموو خەبەرە لەسەر دەرونی ئەو کۆمەلگایە تووشی جێژەلیەکویەک بووە ناتوانانی لە هیچ جەنگەڵستانێکدا خۆی ڕزگار بکە بەڵێ مامۆستا عومەر کەواتە سۆشیال میدیا و میدیا بەگشتی بەشێک لە میدیا با بڵێن ئەنی کاریگەری هەبووە لەسەرەوەی تاکێک دروستکات تاکێکی تەرفیهی و کات بەڕێکەر بێنەوەک تاکێک بێبیر لەوە بکاتەوە چۆن خۆی پڕ معریفە کات خۆی پڕ زانست کات استفادە لە دینی ئیسلام بکات مەسەلەن لە دەقە پڕ معنەویاتەکان بکات بۆ ئەوی بتوانێت تاکێکی بەبەرهەم بێ سبەینێ ئەگەر کچ بێ کوڕ بێ بە دایکە بێ بە باوک وانیا آخر ئەمانە سۆشیال میدیا و میدیا بەشێک لە میدیا تا چەند کاریگەری هەبووە لەسەر تێکدانی ئەو تاکانە کاکە زاناجان ئەگەر سەیری زۆرترین پۆستەکانی ئەو کەسانە بکەیت کە بوون بە لە ناو بێعەقڵەکان دوور لە مەقامی بەڕێز و بینەران لە ناو بێعەقڵەکان بوونە بەژمارە ئەو کەسانە سیرکە زۆربەی کات و ساتەکانە نمایشی مۆدەیە نمایشی فاشیۆنە نمایشی سیارەکانیانە نمایشی جۆری مەسەلەن فیلەرە بۆتۆکسە مکیاجە مەسەلەن ستایلە ئەو شێوازانەی کە ئینسان لە کەمالیاتیشدا بەدەستناینی نەک لە جەمالیات لە کەمالیاتیشدا بەدەستناینی ئینسانی عاقڵ و ژیر ئەگەر سەیرەکەت کرد بێت یعنی بە شێوازێک پەروەردەی ئیسلام وا تاک دروست دەکات کە لە منداڵیەوە فێرە دایکی دەکات فێرە باوکی دەکات دەبێ بچی دایکێک بۆ ئەو منداڵە فراهم بکات کە لە دوا ڕۆژدا پێی سەربەرز بێ بۆ نمونە باوکێک بە منداڵەکانی خۆی گوتی ڕۆڵەکانم من پێش ئەوەی ئێوە لە دایک بن پیاوەتی و چاکەم لەگەڵ کردوون منداڵەکان گوتیان بابا ئەمەکەینێ ئەوە چ منەتی تێدایات و پیاوەتی لە سەمە کردی و ئەمە جارێ لە دایک نەبووین گوتی کوڕم من 3 ساڵی تەمەنم تەرخان کرد تا بە دوای کەسێکدا گەڕام کە شایستە بێ ببێتە دایکی ئێوە کە ئەخلاقێکی بەرزیەبی کەسایەتێکی جوانیەبی پەروەردەکار بێ پێش ئەوەی فێرکار بێ بە هەموو شێوازێک بتوانم دروستان بکات تاکێکی نوێ دروست بکە بۆ نمون ئەو سڵاحەدین ئەیوبێ کە باسی لەوە دەکەن و کورد تێدا سەر بەرزە و پێی بەرزە لە چیدا لە چێدا دروست بوو ئەو سڵاحەدین ئەیوبێ کە بەخۆی ناوی یوسفە جاء لإصلاح الدين فسمي صلاح الدين 56 ساڵی تەمەنی ژیا ئەو 56 ساڵە تەمەنە کە سەری ملەتێکی لە مێژوودا سەربەرز کرد بۆ کارەکەی چ بوو پێش ئەوەی باوکی زەواز دەگەر ئافرەتێک بکات دەیگۆ دەمەوێت ئافرەتێک بدۆزمەوە تەنانەت نەوەیەکم بۆ فەراهەم بکە کە قودز ڕزگارکە خەڵک لە ژێر ستەمکاری ڕزگارکە علی شریعەتی قسێکی جوانی دەڵێ ئێمە هەتاکو ئێستا بەرەنگاری دەسەڵات دەبینەوە دەچین زاڵم دەگۆڕین ستەمکار دەگۆڕین بەبێ ئەوەی فکرکەینەوە ئێمە ستەم بگۆڕین ئێمە نامانێت دوم چاوەکان بگۆڕین ئێمە دەمانەوێت میکانیزمەکان بگۆڕین ئێمە دەمانەوێت خەواریزمەکان بگۆڕین ئەلگۆریتمەکان بگۆڕین بە شێوازێک ئێمەش لەنا ئەو سیستەمە تێدا دەژین مامۆستایانی ئاینی بۆ بە پاشکەوتن لەبەر ئەوەی پێشتر چاوساغی میلەت بوون تەنها ئەوان خوێنەوار و زانابوون وەک مستەفا زەڵمی کە چەندین گوند و چەندین شاری کرد چەندین وڵاتی کرد تاتانی ئەو هەموو دکتۆریا بەدەستبێنی ئەو هەموو ماستێرە بەدەستبێنە سەری ملەتی کورد لەلایەکتر بەرزکە لە قانون لە شریعەت نمونەی مامۆستا عەبدولکەریمی مدەریس کە سەدام حوسێن عەرشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەری دەلەرزی بەڵام سەدام حوسێن کە دەچوو خەزەوە مامۆستا عەبدولکەریم مدەریس کە زانایەکی کرد بوو پێلاوەکانی لە حزور گەورەی علمەکەی دادەکەنان کە مامۆستا عەبدولکەریم مدەریسی وەفاتی کرد کتێبەکانیان کێشا لەسەر میزان لەگەر وەزنی مامۆستا عەبدولکەریم مدەریس وەزنی کتێبەکانی زیاتر بوو لە وەزنی جەستەکەی بەڵام خوای گەورە توانی پلەیەک و مەقامێکی بەرزی پێبەخشی عزیزەکەی من کاکە زاناجان هەتا ئێمە ملت عاشقی علم و معرفەت و زانست نەکەین چاوەڕێی پێشکەوتن لە وڵاتە مەکە ئیپانۆرمان کابرایەک بوو یعنی لە ساڵی 1970 هەموو دەوڵەتی عوزمای خڕ کردەوە لە حەفت دەوڵەتەکەی تەنها ئەڵمانیا نەبێ گوتی کاکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕە لە وزە هەرچی مقەومات و عناسری حیات هەیە تێیدا بوونی هەیە بەڵام گرفتەچیانەیە گەورەترین هێز لە ناویاندا هێزی گەنجەکانیانە لەبەر ئەوەی ئەو زۆنە گەورە و گرانە تاکە زۆنە لەسەر گۆی زەوی بە یەک زمان قسە دەکات یەک خودا دەپەرستی کە ئەڵایە وەک ئەوروپانیە وەک ئەفریقانیە
هەرێکی پڕی دابیتە مشک و جورج و چێل بپەرستوشتانە نییە گەورەترین قووە دێرە هەیە بەڵام نابی بێڵین ئەوانە یەک بگرن لەبەر هەندێک کاری دوژمنیش دەست لە سەرمەدا جێگەی پەنجەیان دیارە بەڵام ئەگەر ملەتێک کوردەواری دەرە دار کرمی لە خۆی نەبێ قەت ناڕزێ مامۆستا عومەر زۆر جار دەڵێن مثلەن کاکە ئەم مسلسلاتانە مثلەن مسلسلی تورکی هەیە زنجیرە درامای تورکی هەیە مثلەن بیانی هەیە کاکە من لە ساڵی 21 ناکرێوەکو سەدەی تاریکی بیرکەینەوە و نازانم چی لە نێوان تاریکی و ئەو ڕۆشنای ئەوان باسی دەکەن مثلەن هەندێک زنجیرە دراما هەیە ئێستا حالیان شەوانە پەخش دەکرێت ڕەنگە بینەری لەو بەرنامەی ئێمە زۆر زیاتر بێ بەڕاشکاوی بەڵام مثلەن کابرا ئەمڕۆ زەواجی لەگەڵێکی کردو سبەینی خیانەت دەکات دەچێت لەگەڵ هاوڕێکی ئەم ژەهرە دەڕێژنە ناو کۆمەڵی کوردی ئەمە پێشکەوتنەکەیە ئەمە ساڵی 2021 یان حقیقەتی پێشکەوتن کامەیە بۆ گەنجێک بۆ تاکێک لە کۆمەڵی کوردیدا من وەڵامی ئەو پرسیارەت دەمەوە کاکە زاناجان لە شێوازێکدا خۆم بینەری چەند لەقتەیەک لە درامایەکی تورکی کە کەناڵێکی ناوخۆی کوردستان دەیگواستەوە و بینەرەشی زۆری شێ بوو یەک لە لەقتەکانی سێ ئافرەت بەرەو ڕووی پیاوێک دێن کەما خەلەقە هەڵڵا کو خودا ئەو مرۆڤەی بەڕوت و قوتی دروست کردووە ئەو هانمایشی کرد منیش زۆر بە ژیرانە بیرم کردەوە قسەی بانخوازیی کوردستانی ناوبانگم بکە دکتۆر عەبدولواحید یادی بەخێر بێ ڕۆژێک لە ڕۆژان گازی دادگایان کرد و شکایەتیان لێ کرد لە بەرامبەر دادوەر گوتی کاکە ئەو جەریدەیە ئەو مجلەیە ئەو ڕۆژنامەیە جوێنی بەخوا و پێغەمبەری ملەتێک داوە ئێوە من تاوانبار دەکەن ڕۆژنامە نووسەکە تاوانبار ناکەن جەنابی دادوەر وەڵامێکی زۆر درستی داوە گوتی جەنابی کاک دکتۆر عەبدولواحید کەس شکایەت و سکاڵای نەکردی لەسەر ئەو کەناڵە لەسەر ئەو جەریدەیە لەسەر ئەو ڕۆژنامە نووسە گوتی عنی لەو ملەتە کەس نایەتێ سکاڵا تۆمار بکە جەنابی دادوەر گوتی کەس سکاڵای تۆمار نەکردیە دادگاش بە جێرەی سکاڵا جوڵە دەکا قسەکەی منطقی و لۆزیکە دکتۆر عەبدولواحید لەبەرەوەی سکاڵای لەسەر تۆمار کرابوو تووشی دادگا بوو غەرامەشی ژمار من کە ئەو فرەیمەم بینی ئەو لەقتەیەم بینی هەستام لەقتەکەم تەزید کرد کردمە سیدیەکی داتا بە فلاشێژ نوسخەیەکم وەرگرت و دقە و سەعات و هەموو نووسیەوە کەناڵەکە و لۆگۆیەکەشی لەسەر بوو تەسلیمی دادگا دادوەری گشتیم کرد واتە ئیدعا العام کە لەوێ پێشکەشم کرد گوتم من بە ناوی عومەر قسە ناکەم من بە ناوی ملەتی کورد قسە دەکەم کە لە یاساکان بەخۆم بەحسی کولیە قانونم لەسەر ئەوە بوو ئیعلام چۆن بتوانێت بە جۆرەی قانون چەند فلتەرێک دروست بکە و فلتەرەکانی بە تەفاسیل لە بەحسەکە و توێژینەوەکەم باسم کردیا یەک لەوانە هەندە قانونمانەیە لە قانونی ڕاگەیاندن وەزارەتی ڕۆشنبیری نابی ئەتوو پێشەلی عرفی نەتەوەیەک بکەیت کە تێیدا نمایشی فیلم دەکەیت ئەو نمایشکردنە لە دەرەوەی ڕادەی ئەخلاقی ملەتی کورد بوو بەدا دووەرم گوتن جەنابی دادوەر ئەوە بەڵگە یەک دوو سێ توانین بە سکاڵایەک نزیکەی 7 ڕۆژان کەناڵێک دابخەم کە نزیکەی چەند ملیۆن دینار زەرەر و زیانی لێ بدەم ئەوە لەبەر پارە نەبوو بەڵکو لەبەر ئەوە بوو بزانێ کەسێک هەیە دەتوانی بە زمانی ئەو بە عاقڵ و ژیرانە بتوانین ڕایگری کاکزانە ئێمە گرفتێکمانەیە لە سوۆشال میدیا بەس گلەی دەکەین لە سوۆشال میدیا هەمومان عومەری کوڕی خەتابین لە سوۆشال میدیا هەمومان ئیمامی ئەوبەکرین لە سوۆشال میدیا هەمومان ئیمامی عەلینە هەمومان سوقڕاتین هەمومان ئەفلاتونین هەمومان ئەرستۆین بەڵام لە ئەرزی واقعدا دوور لە مەقامی بینەران و بیسەران پوشکەیەکیش لە مووقفدا بوونمان نییە لە بەرهەندێ حاڵمان ڕۆژانە خۆکارچێکە ئاواین کۆکارچیەکە درچی پێدەکا مەسەلەن کابرا مەسەلەن چیرۆکێکی ئیمامی عومەر دادنێت چیرۆکێکی مەسەلەن ئەنشتاین دادنێت چیرۆکێکی زانایەک دادنێت بەڵام لە واقعی حاڵدا ئینسانێکی وەکو جەنابەت دوتر احترامن بۆ بیسەران و بینەرانمان مەسەلەن ئینسانێکی لاواز دەبێت زوو تەسیری لێ دەکرێت بەڵێ کەواتەوە کاری یەکەم ئەوەیە ئەو کەسە خۆی لە خۆیدا لەگەڵ خوای خۆی ڕازنیە لەگەر پێغەمبەری خۆی ڕازنیە لەگەر ئاینی خۆشی ڕازنیە چونکە دووفاقی نیفاق ئەوە ناگەینێت کە تو بچی لە پێش کەسێک قسەیەکدا بکەیت و لە پشتە ڕوویدا قسەیەکی تر بکەیت ئینسان ئەگەر مووقفی عملی مطابق نەبوو لەگەر قەولی ئەوە خۆی لە خۆیدا منافقە ئەگەر ئەمن بم ئەگەر ڕوحی من بی ئەگەر چای من بی ئەگەر دۆستی من بی ئەگەر دوژمنی من بی بۆ نمونە لۆچی سەلاحەدین ئەیوبی کاتەکە نەخۆشکەت یاخود کە ڕیچارد گەورەترین سەرکردەی سەلیبی و ئەو کات بوو کە زدی سەلاحەدین ئەیوبی شەڕی دەکرد بەڵام سەلاحەدین ئەیوبی دکتۆرەکەی خۆی لۆنارد لە ئەوەی چارەسەری بکە لەبەرەوەی ئەوانە لە مەبدە جیاوازن بەڵام ئەخلاق دووڕواتیان تێدا نییە ئێمەی ملەتی کورد شعرەکانی پیرەمێرد بخینەوە کە ئەوانەی زۆربەی زۆنیان عمریان لەوە خلاص کردووە و تەرخان کردەوە ڕۆشنبیریەک بە تاچی کورد بگەینن بەڵام بەداخەوە زۆربەی زۆر و ١٩٩ مێژووی ملەتی کورد خودی یەکخۆری بووە ناوخۆیی بووە هەتا ئێستا نەمبینیەوە هێزێک لە دەرێ بێ دەوڵەتی عوسمانی کوردی ڕوخاندبی دەوڵەتی سەفەوی کوردی ڕوخاندبی
ئللا لە ساڵی 1415 لە جاڵدێران لە شەڕی جاڵدێران یەکەم شەڕی عوسمانی و سەفەوی لە شاری کوردستان بووە لە منطقەی جاڵدێران بووە ئەو کاتی ئەوان هەر کەس لەلایانی ئەو لایەگرتە و لایانی ئەو لایەگرتە باجەکەش تاکەکانی ملەتەکە باجەکەیدایە. ئێمە ئەگەر ڕازگۆ بین لەگەر خوا پێویستە چۆن لە فەیسبوک قسە دەکەین ئەو ها لە ئەرزی واقع خەسە خێرمان لێ ببینی چۆن گوێ ڕادەگرین لە تاکەک باز دۆ تاکەک و نەهامەتێک دەکەین ئەوها پێویستە بەکرداریش بچین چارەسەری کێشەکانی تاکەکانی جیران و دراوسێ و برایەکانی خۆمان بکەین. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلیەکە کاتە مزگەوت سڵاوی لێ کرد گوتی سەلام عەلەیکم یا ئیمام گوتی عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵی وبەرەکات. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل لێی پرسی گوتی حاڵت چۆنە؟ گوتی حاڵم چۆن بێ 50 دیناری قەسابەکەی قەردارم 200 درهەمی خێزانم قەردارم کە نەخۆش بوو دکتۆر هاتووە چارەسەری کردووە 30 دیناری فلان قەردارم ئیتر ژیان ئەو هەیە. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل چۆ ماڵەوە چەند پارەی هەبوو کاری کردبوو لە ساڵێکدا هەمووی هینای پەخشی ئەو کەسە خێزانەکەی و دەوروبەری گوتیانیا ئیمام ئەتو پێویستی نەدەکرد ئەو پارە بەخشی ئەو کابرایە و کە باسی نەهامەتی خۆتی لۆ کرد. گوتی کاتێک ئینسانی مسلمان لە حاڵی ئینسانی کەسی مسلمانی بەرامبەری دەپرسێ حاڵت چۆنە کە کاتێک ئەو باسی نەهامەتی خۆیت بۆ دەکا بۆ ئەو باز دەکات کە بتوانیت چارەسەری پێشکەش بکەیت نەک بڵێ ئێ وەڵای ئینشاڵڵا خوا شفاتدا وەڵای چ بکەین ئینشاڵڵا باش دەبی کاکە ئەگەر هەر کەسێک لە شوێن خۆی و پێگەی خۆی نەتوانی چارەسەر و بەخشەر بێ نەتوانی بە ئیبتیسامەیەک بە ئامۆژگاریەک بە بەڕکێک بە بەخشینێک بە ڕحمێک بە هەرچی لە دەست ئینسان دێ ببەخشێ کۆمەلگە بەرەو پێشسو ناچێ ئەبەدەن کۆمەلگە خۆشبەختی بەخۆی نابینێ ئەبەدەن. بەڵێ مامۆستا عومەرە دوو سێ ڕۆژە لە جەژنی قورباندا بووین وەکو هەمووکو بۆ بەشێک لە کولتور و بەشێک لە پشبەستن بە ئاینی پیرۆزی ئیسلام مەسەڵەن قوربانی کراوە مێدیاکان هاوار دەکەن ژینگە پارێزەکان هاوار دەکەن ینی لا پەیوەندیدارەکانی حکوومەت لە قەزا و ناحەکان و شار و شارۆچکەکان هاوار دەکەن تکە هەیە پاشەڕۆکە ینی ئەوەی پاکردنەوەی ئەو مەڕ و حیوانیە لانی کەم لە شوێنێکی تەندروست سەری ببڕن نەخۆشی بەڕێوەیە لانی کەم کە هەرواناکەن پاشەڕۆکەی لە شوێنی سەرجادە فڕێمەدەن. ئێستا سۆشیال میدیا پڕ بۆ لەمانە یعنی ئەمە چیمان پێ دەڵێ بۆ ئەمە تاکێکی یاخیە خۆت بەڕاستی ینی ڕاشکا بڵێن بێسەرۆبەرەیە. بەڵێ ئەوە وەڵامی ئەو پرسیارە دەگەڕێتەوە بۆ دوو ڕەهەند واتە لای ڕاست و لای چەپ بگرم سەری و خوارەوە بگرم ئەوەیە کە لایەنی یەکەم و بەرپرسیار وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناخۆیە ئەگەر بێت و من حکومەت بم و ئیدعای حکوومەتاتی بکەم و ئیدعای دەسەڵاتی بکەم و بۆ گۆزیرێک باز لە تەندروستی و باز لە ڕۆشنبیری تاک بکەم و باز لە چارەسەر و نەخۆشی و ئاگاداری کۆڕۆنا و نەخۆشی و ڤایرۆس ئەو شتانە بن من دەتوانم لەسەری لەسەر کۆڵانەکانی هەموو ناوشار هەموو قەزا و ناحیەکان بتوانم سەلەیەکی گەورەی پلاستیک پێشتر بەرنامەڕێژی بۆ دەکەم لە سین لە ئێران لە شوێنێک دەینم کە داخراو بیت بە شێوەیەکی کاتی بەکاربێت تەنانەت دەتوانم چەند زبڵدانێک دروست بکەم کە کاتی بیت و تایبەت بێت بۆ حاڵەتی قوربانی و گۆشت و خوێن و ئەو پیساتیانەی کە بە شێوەیەکی کاتی هەموو ملەتی کورد لە یەک کادا ڕووی تێدەکا ئەوە شتێکی تەبیعیە ساڵانە دووبارە دەبێت و پێویست ناکا ببێتە شتێکی شۆک و مفاجئە بۆ حکوومەت. ئەمڕۆکە دیتم لە تەیراوە یعنی سیارە هەبوو ورجی حیوان و چێڵێکی بە دوو کەسان هەڵگرتو هاوێشتە ناو تەنەکەیەکی زبل ئەو تەنەکە زبلیە بە زۆر جیان کردەوە بەڵام بێ ئاگان لەوەی پاش سەعاتێکی تر لەگەڵ ڕۆژی پێدەکەوی دوو هەندە سێ هەندە خۆی قەبارەی خۆی دەکشێ واتە ئەو پیسە هەموو دەڕژێتە سەر شەقامی سیمەتری لەنا ئەو شارەی ئەو بۆنا ئەو سروشتە بە شێوازێکی واتێک دەچێت دەشێوێ کە چاوی ئینسان بەرگەی دیتنی ناگری. من یەک نمونە لە ئەخلاقی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ڕوونکەمەوە ئەو کاتی تێدەگەی ئێمە تاکمان چەند دوورە لە ڕۆشنبیری تاک چەند دوورین و حکومەتیش بەرپرسی یەکەمە لەو دەوە بوارە. ڕۆژێکیان پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەچۆ مزگەوت بینی سەحابەک بە هەموو هێزی خۆی غارەدا بۆ ئەوی بە ڕکوع ڕابگات چکە ئیمام لە ڕکوع بوو وەک ئەوەی دلێ کلیلەکانی دەنجی کوی کابرا دەلێ شەلق کلیلەکانی دەنجی دێت بەغاردان تەرکیزی ئینسان دەبا لە نوێژ لەگە دەنگە دەنجی. پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی بوەستە حەسبوک یەک دقە وەرە ئەوە لە ڕکوعی عیبون جەماعەت ئەوی گەڕاندەوە فەرمی بۆ بە لە غار دەدەی بۆ نوێژ فەرمی وەڵا یا ڕسوول الله دەمەوێت بە ڕکعاتەکە ڕابگەم چونکە ئەوەی بە ڕکوع ڕابگا بە خودی ڕکعاتەکە ڕاگەیشتێ فەرمی زادەکە الله حرصا ولا تعود خوا حرصت بۆ نوێژ زیاد کە بەڵام بەو شێوازە مەگەڕێەوە خەڵک بە دەنگە دەنجی غاردانت شێواو بکەیت. پاشان فەرمووی وا دەچم بە بێدەنجی نوێژ دەکەم دیسان پێغەمبەر گەڕاندی و فەرمی بگەڕێەوە فەرمی ئەو جارەت یا ڕسوول الله فەرمی وەرە نەعلەکانت جوان چاکەوە دەبینی کو تێتەڵدایە هەر یەکە چکەت بۆ لایەکی و کەسە غاردا لەو نوێژێ نەعلەکانیەوە دەفرم بە عاردی دەکەویت دادەندرێ گازی کردو فەرمی دوو نەعلەکەت پێغەمبەر لۆی هەڵگرتەوە فەرمی ئەو ها جوان لە جێ خۆی دانێەوە فەرمی یا ڕسوول الله ئەگەر ئەو هابی چییە ئەگەر ئەو هابی چییە بزانە ئەو حەدیثە جوانەی چۆن شی کردەوە پێغەمبەر
فەرمووی ئەو منزەڕەی ئەتوو بەجێ هێشت ئەوە لا تؤذی العین ئەی چاوی ئینسان ئەزیەت نادا ئەو شێوازێک کە تو بەجێ هێشت تەمەشا پێغەمبەر دینمان عەلەیهی سەڵات وەسەلام تەنانەت حیسابی دیمەنی چاویش دەکات کە چاوەکان ئەزیەت نەچێشێ بە دیمانەیەک کە تاکێک بەجێ دێڵێ ئەوە چ دیدار و دیمانەیەک و سوەڕێک و وێنەیەکە کە ملەتی کورد ورگیشەکەڵ دەگرێ لە پێش دەرکێ بەخینەوە دێ لە ناو تەنەکەی زبلی کەسێک دادەنێ دەڕوا بێ ئاگالەوەی کە چەند سعاتێکی تر تووشی ئەڵکشان دەبێت و کە ئەو سروشتەوە ئەو شقام هەموو تووشی پیسایی و تووشی نەهامەتی تووشی بۆنێکی خدا دەکات بەڵام وەک ئەوەی پێ دەڵێم حکومەت هیچ بەرنامەی نیە بەس ڕێنمایی دەردەکات ڕێنمایی سوودی نییە بەڵێ مامۆستا عومەر ینی ئەو هەموو ئەو هەموو ینی بەڕاستی نابەرابەریانەی کە هەیە لە تاک لە دروستکردنی تاکێکی بەهێز دوجار پێت وایە کۆمەڵی کوردی بەرەو کوێ دەڕوا ئێستا ئاراستەکەی بەرەو کوێ وە دەبێت چی بکرێت وەکو ینی پرسیاریش بێت بەڵێ یەکەمین شت ئەگەر ئینسان وەک ئەوەی مستەفا مەحموود دەفەرمێت بۆ ئەوەی ئینسان بگەڕێتەوە سەر ئاخر دەرەجەی ڕۆشنبیری تاک پێویستە بگەڕێتەوە دەقەکانی خودا و پێغەمبەر لە قورئان چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هیچ شتێکم بەجێ نەهێشتووە لە ژیان بۆ ئێوە کە تێیدا سەرگەردان بن بەڵکو وئین تەنازەعتم فی شەیء فەڕودوه إلی الله وەڕەسووله خوا دەفەرمێت ئەگەر لە بچووکترین شت لە ژیاندا سەر لێ شێوا بوون بگەڕێنەوە سەر قورئانی پیرۆز و سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە لەبەر ئەوەی لە دین بێ ئاگاین تەنها لەسەر نفوسەکانمان نووسراوە ملیم تەنها ئەوەندا موسلیمەکەش نەماوە ئەگەر بەس بەناو بێت وەک ئەوەی ئیمامی عەلی فەرمووی ڕۆژێک دێ لە ئیسلامەتیدا لا يعرفون المسلمون من الإسلام إلا اسمه ومن المصحف إلا رسمه همهم بطونهم قبلتهم نساؤهم أو كما قال رضي الله عنه إنسان دقات حالتك أجر نتوانين بقرين وسردق أصلي كان وبيشواي دروست وتندروست بخومان نكين ببيشوا خلكان شيتر دين ببروباغانديك وببروغرامي ناتندروست دبن ببيشوا مان گرنگترین شت ئەوەیە تاچی ئینسانی مسلمان بێت کار لەسەر ئەوە بکات تاکەکان و منداڵەکانی خۆی فێری ڕۆشنبیری و ژینگە پارێزی و خۆشویستنی نیشتیمان بکات کە بۆ خۆی دابژێ و وەخوا پێغەمبەریش بە حب و خۆشەویستی بناسێنی ئەوە یەک دووەمین شت پرۆگرامی قوتابخانەکان وا پرۆگرام بکرێ کە میلەت تاچی میلەت و پێگەی کەرامەت و شکۆی مرۆڤ لەسەرەوەی کەعبە و لەسەرەوەی نیشتیمان گەورەترە نابی بتوانین یەک تاچی منداڵێکی ملەتی کورد بە ئەندازێکی دروست دەستی لێ هەڵگرین واتە دەبی وا پەروەردە بکرێن کە هەمومان دیفاع لە یەکتر بکەین و پشتی یەکتر بگرین و زدی یەک دوژمن بوەستین لە کۆتاییشدا دەبی مامۆستایانی ئاینیش بە شێوازێکی زۆر چڕوپڕ ئەبدەیتی خۆیان بکەن و بگانە شێوازێک و ئاست و مەنزڵگایەک کە پڕ بن لە علم و معریفەت و خودبەکانیان تایبەت نەبی بە ڕێنمایەکان وەزارەتی ئەوقاف بەرکو تایبەتکەن بە کێشە و کۆمەڵگە و گەنج و سەرڕۆیی و دەرد و دەرمانی ئەو ملەتە و ئەو ڕۆژێک کە ڕۆژیانی تێدا دەژی ئەو کاتی عیلاج و چارەسەریشان لەو بەیانکە لەبەرەوەی خوای گەورە لە هەموو لایەک بتوانانی سەرکەوتومانکە ئینشاءالله زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر مەحموود فەقێه توێژەر و بانگخواست سپاس بۆ ئەوەی کە شەو لە پانۆرامادا و لە سێم ڕۆژی جەژندا لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکاران پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ